ناکرێت لەبەر کێشەی دنیای واز لە خوشکی خۆت بێنی، واز لە برای خۆت بێنیت. یعنی هەنێشت هەیە، هەنێ کەس هەیە لە دنیاە هیچ کەسێ تعویزیان ناتوانێت، هیچ کەسێ ناتوانێت جێگری ببێتە جێگرەوەی ئەو. خوشک جێگرەوەی نییە، برا جێگرەوەی نییە، باوکو دایک جێگرەوەیان نییە. بۆیە بە هیچ شێوازێک نابێ ئەگەر جنێوی پێت داوە، ئەگەر خراپەی کردو بەرامبەرت بێت تۆ باش بیت. ئەحسین من ئەساء ئیلەیکە تەکون مؤمنە. لەگەڵ ئەو کەسەیە باش بە کە خراپە، لەگەڵ تا ئەو کاتە ئیمانداریت. محاریم ئەوانەی کەوا محاریمن، ئەوانەی کەوا نزیکن لێتەوە، بە هیچ شێوازێک نابێ قسەیان لەگەڵا دابڕیت، نابێت بە هیچ شێوازێک. خوشک و برا بە تایبەت ناکرێت بە هیچ شێوازێ لەسەر ماڵی دنیاە، لەسەر دەنگە دەنگێکە ئەو وایوت فیسال وایوت لە مەجلیس فڵان ئاوایانوت حەسادەتم پێ با قسەی پێم وتوە جنێی پێداوم. ئەمانە وەلائەنی شەقی لەم شتە ناکەی تێ ژێر پێێتەوە. خوشک و دایک، برا، باوک، ئەمانە کەسن، ئەمانە کەسی یەکەمن، ئەمانە ڕقەمن. هیچ کەسێک ناتوانێت لە شوێن ئەم ڕقەمانە دانیشێت، هیچ کەسێک ناتوانێت بێتەوە ئەم ژمارانە بۆت. بۆیە ئەو تەلەفۆن ناکات، تۆ تەلەفۆنی بۆ بکە، تۆ نامی بۆ بنێرە. خوشکە ئەزیزەکەم، قوربانە بم، بە ساقە بم، لە دەورێک گەڕێم، ئەم قسانی بۆ بکە. خوشکەکە مەزایی چۆنی ئێوە ڕۆژێ لە ڕۆژان لەسەر سفرەیەک دانیشتن، لە ڕەحمی یەک دایک لە بەرەوە بوون، ڕۆژێ لە ڕۆژان ئێوە سەتەها یادگاری خۆشتان هەیە بەیەکەوە. چۆن ئەکرێت لەبەر قسەی فڵان و لەبەر قسەی فیسار تۆ ئێستا لەگە خوشکەکە تا قسە نەکەیت؟ بە هیچ شێوازێک نابێت ڕێگە بە خۆتان بن. ئەوە شەیطانە، یعنی شەیطانە دێ کەتە داڵغی خراپ و خەیاڵی خراپ، پشتی خراپ بە مێشکتا هێنێت. بە هیچ شێوازێک نابێت ڕێگە بە خۆتان بدەن.